بە بۆچوونی چاودێرانی دۆخی عێراق توانای گروپە چەکدارەکان لە عێراق کە هەوڵی دەرکردنی هێزە بیانیەکان دەدەن بەرەو پێش چووە دوای ئەوەی بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردە سەر فڕۆکەخانەی هەولێر. شەوی چوارشەممە دووەم ڕۆژی ڕەمەزان دەنگی تەقینەوەیەک لە فڕۆکەخانەی هەولێر بیسترا. دواتر بەرپرسانی ئەمنی لە حکومەتی هەرێم ئاشکرایان کرد کە بە فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆم برشکرا و هێرشکراوەتە سەر بنکەی هاوپەیمانان لە فڕۆکەخانەی هەولێر. لە هەمان کاتدا لە دووری 50 کیلۆمەتر بە موشک هێرشکرایە سەر سەربازگەیەکی تورکیا و سەربازێکی ئەو وڵاتە کوژرا. سەبارەت بە بەرەو پێشچوونی توانای سەربازی گروپە چەکدارە عێراقیەکانی دژ بە بوونی ئەمریکا، حەمدی مالک لە پەیمانگای واشنتۆن بە ئاژانسی فرانس پرێسی وت هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان سوودی زیاترە بۆ هێرشبەران، بەو پێیە دەتوانێت خۆی دەرباز بکات لە تەقە و دژە موشەکەکان، وەک ئەو سیستەمە موشکیانەی هێز ئەمریکیەکان لە بنکە سەربازیەکان بەکاری دەهێنن لە هەولێر و بەغدا. بە بڕوای ناوبراوە دوای ئەو دەیان هێرشەی لە ناوچەی جیاوازەوە دەکرایە سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا و هێزە ئەمنیەکان بێتوانە بوون لە دۆزینەوەی ئەنجامدەرانی. ئێستا گۆڕینی ئەو هێرشانە بۆ فڕۆکەی بۆمبرێشکرا و ئاماژەیە بە هەڵکشانی توانای سەربازی و جۆرا و جۆرکردنی هێرشەکانیان بۆ دروستکردنی فشاری زیاتر لەسەر ئەمریکیەکان. هاوکات ئیحسان شەمەڕی شارەزای سیاسی دەڵێت هێرشەکە ئاماژەیە بۆ دروستبوونی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەقینە، چونکە لە هێرشی پێشوو بۆ سەر هەولێر پێشبینیمان دەکرد هەمووشت کۆتایی پێبێت و سنوورێک بۆ ئەو هێرشانە دابنرێت، بەڵام دووبارە بوونەوەی ئاماژە بە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ دەدات. دوای هێرشەکەی چوارشەممە ژمارەیە گروپی نەناسرا و لە ڕێی کەناڵەکانی تەلێگرامەوە پیرۆزبایی و خۆشحاڵیان گۆڕیەوە بە سەرکەوتنی هێرشەکە. ئەو کەسانە سەر بەو لایەنانە بوون کە لە حەشتی شەعبیدان و لە دەرەوەی حەشتی شەعبی هێرشەکان بەڕێوە دەبن. گەرچی ئەستەمە بە وردی ئەو لایەنە دەستنیشان بکرێت کە لە پشت هێرشەکەون، بەڵام پێشتر ژمارەیەک لە سەرکردەکانی حەشتی شەعبی هەڕەشیان لە هەرێمی کوردستان و هەروەها بوونی هێزی بیانی وەک تورکیاش لە کوردستان کردووە. لە کاتێکدا ئەمە یەکەم جارە چەکدارانی دژ بە بوونی ئەمریکا لە عێراق بۆ هێرشەکانیان فڕۆکەی بێفڕۆکەوان بەکار دەهێنن، بەڵام بەرپرسێکی باڵای سەربازی ئەمریکی بۆ فرانس پرێس ڕایگەیاندووە ئەم جۆرە هێرشانە نوێ نین و گروپە چەکدارەکان فڕۆکەی بێفڕۆکەوانی CIS یان هەیە کە لەلایەن ئێرانەوە پێیان دراوە. هاوکات بە بڕوای شارەزایانی بواری سیاسی بەدەر لە دروستکردنی فشار بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا، بەشێک لە لایەنەکان دژی هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانن و هەموو فشارێک دەکەن بۆ پەکخستنی هەڵبژاردن لە وادەی خۆیدا کە بڕیار وایە لە مانگی تشرینی یەکەم بەڕێوە بچێت.